کا کامیل زۆر بەخێر هاتن سەرچاوم بفەرمون بەخێر هاتن کا کامیل با سەرەتا بۆ دەست پێ بکەم کە لە چینەوە بە چ ڕێگایەک وە چۆن کاڵا و کەلوپەل دێتە عێراق و هەرێمی کوردستان ڕێگەی ئاوی ڕێگەی ئاسمانی بە چ شێوازێک دێت؟ بڵێ تۆ سپاس بۆم دەرفەتە. طبعا ئێستا حالیان دەچینەوە بۆ عێراق و هەرێمی کوردستان هەر دوو ڕێگەمانەیە حالیان ڕێگەی بەحریە لەگەڵ ڕێگەی ئاسمانی. دوو ڕێگەکە خۆ تەیزانی لە سا 90 زیاتر بەڕێی دەریاییە، چونکە ڕێ دەریایەکە تێچووەکەی کەمترێکە وەک لە ڕێی ئاسمانی. ڕێ ئاسمانیەکە تێچووی زیاترێکە، ڕێی ئاسمانی زیاتر بە کیلۆیە، ئەوە تێچوویەکی زیاتری هەیە. بەس بە ڕێ ئاویەکە ڕێ ئاویەکە ئەوە تێچوویەکی هەرزانتری هەیە وەک لە ڕێی ئاسمانیەکە. باشە کا کامیل ئێستا ئەوەی کە ئەو بەرهەمەکە هەرێمی کوردستان با بڵێین هاوردەی ئەکا بە عێراقا بەکوێیە ئەڕوا ئەمە زۆر گرنگە. گرنگیەکەشی لەم سیستمی ئەسیکۆدا و بەرزبوونەوەی باجەکانەکە دواتر لەگەڵ جەنابیش زیاتر باسی ئەەکەم. لە چینەوە بەکوێ عێراقا تێپەڕێ بۆی بگاتە هەرێمی کوردستان؟ بەڵێ ئێمە دەواازەمان زۆرە، دەواازەی ئیبراهیم خەلیلمانێ، دەواازەی باشماقمانێ، مقەسرمانێ، وەفاوی شەکرێتەوە. ئەم دەواازانە بۆ ئێمە و هەروەها عەقەبەمانێ بۆ بەڕێ عەقەبەیەتە کە یەتە بە ئەردەناوێتە. عێراق سنووری زۆرە بۆ دەواازە بازرگانیەکان. هۆ جوگرافیای عێراق وا هەڵکەوتووە لە منتیقا، وڵاتێکی زۆری دراوسێ ئەو وڵاتانی کە احتیمامێکی زۆر لە ڕووی بازرگانی و ئابووری بە عێراقان و عێراقش دەرگای زۆرە. ئێستا حالیان کاڵا چینیەکان زیاتریان لە ڕێی باشماخەوە زیاتر وەڕێی قەسرمانێ و قەسر و فاومانەیە لە سا فەرمووتان باشماخ زیاتر؟ باشماخیشمان هەیە، بەس باشماخ بە بۆنی ئەم قەزیە سیاسیەوە کە دروست بووە، ئەم هۆکارە سیاسی جیهانی لە بینی ئێران و ئەمریکاوانە تۆزێ بازرگانەکان مەنەترسن و ئەو ترسی ئەومانەیە کە شەڕ دروست بە کە شەڕش دروست بوو خۆتەیزانی پشێوی دروست هەبێت. بەس ئەوەی کە زیاتر کە کاڵا چینیەکانی پیا بێت بێتە ناوخاچی عێراقەوە قەسر زیاترەکە، چونکە بۆ ئاسانکاری پێشتر هەبوو بۆ بازرگانان و بۆ نمونە بۆ گومرکی تعریفەی گومرکی ئەو کاڵانەی کە لە چینەوە یان لە دوبەیەوە یان لە وڵاتانیکەوە زیاتر لە ڕێی بەحریەوە تێچوو کەمترێکە عادەتەن. باشە کا کامیل ئەوەی کە دێتە هەرێمی کوردستانیشەوە بە عێراقاتی ئەپەڕێ. ئاگامان لەم باجە گومرگیانەش هەیە کە ئێستا لە سنوورەکان لە گومرگەکانی عێراق سەپاوە بەسەر بەرهەمی هاوردەکراوە. ئەمە تا چەند کاریگەری لەسەر ینی نرخی هاوردەی کاڵا دروست کردو بە باسی کاڵا چینیەکان بکەین بە تایبەتی. ئەمە لە دوو ڕووە زۆر ینی کێشە دروستەکان. لە ڕوویەکەوە ئەگەر ئێمە نەیکەین کێشەیەکی ئابووریە بێ بە وڵاتەکەمان، ئەگەر وڵاتەکەمان بۆ نمونە ئێمە یەک یاسانیەت دەستوری لەگەڵ حکومەتی فدراڵی عێراق حکومەتی هەرێمی کوردستان ئێمە پابەندین بۆ نمونە بە یاسای محکمە یاسای بازرگانیە هەموو یاساکانی حکومەتی عێراقیەوە. ئەگەر جێبەجێ نەکەین ترسمانەوە، چونکە بۆ احتیکارێکی زۆر لە حواڵاتە هەیە لە جنوبە بە بۆنەی کەسکەسێن و خزمێن و ئەم سەرۆسەر لایەنە سیاسیەکانەوە پارەیەکی زۆر نێراوەتە دەر. ئێستا حکومەتی عێراقی ئەوێتەوە ئەڵێ ئەم پارەم ئەوێتەوە، ئەم پارەشی ئەوێتەوە کەوا بوو بەچێ بە کۆمپانیا گەورەکان ناتوانێت محاسبەی کۆمپانیا گەورەکان ئەوە سیاسەکانی لە پشتە، بەس کۆمپانیا بچووکەکان کە کۆمپانیەکانی خۆمان کۆمپانیا حتا لە جنوبیشە بچووکەکان ئەوان خەسەر زیاد زەرمەند ئەبن بۆ گومرکێکی زۆر. بۆ نمونە من خۆم حاویم گەشتووە لە ماوە لە چاو جارانە مانگێک بۆ نمونە 2 مانگ دەمەوە پێش حاویەکم گەشت گومرکەکەی 35 وەرەقە بوو 33 وەرەقە بوو. ئێستا گومرکەکەی 88 ینی چەندێکەکە یعنی لە 120 زیاد کردووە. ئەگە بیکەی بە دەبڵە کاتە چەندێک ئەو دەی 88ەکە چەندێکە لە 15 وەرەقەمانە مێنێت ئەخ 15 وەرەقە بۆ جملە زۆر زۆرە. بۆ نمونە ئەمە هینەکەی من وایە، بەس من هەر بۆ نمونە هاوکارە بازرگانەکانمان کۆمپانیەکانی کە ئیتر لە 2 دەفتەر لە 3 دەفتەر لەوانە گومرگێتەوە. کێشەکەی ئێمە لەوایە بەمە حەل نابێت بۆ ئابووری وڵاتی ئێمە لە بەسرە هەتا زاخۆ ئابووریەکی زۆر داڕوخاوە. ئەو خۆمان هەموو ئەزانین، خۆمانی لێجێر ناکەین. خەڵک دەخلی خەڵکە زانین. لە جنوب خەڵک وەزعی وێرانترێکە، خەڵکیش ناتوانێت لەوێ تەحملی ئەوە بکات کانتێنەرێکی موادی کە لەوە پێش هاتوێ بە 3000 دلار بێ ئێستا 15000 دلار بە ئەو پارە چێتە سەر چییە؟ ئەو پارە چێتە سەرم پۆشاکە ئەی بنێ بەسەر پێڵاوەکە سەر جلەکە لە کۆتایی بارگرانی بۆ سەر بارگرانی بۆ سەر چییە؟ بارگرانی بۆ سەر میلەتەکەیە. ئەخۆ من مەجبورم بیەم بە تاجرەکەش مەجبورە بیە تاجرەکەش خاتە سەر ئەوە لە ڕوویەکی کەوە ئەی ئەگەر حکومەت داوای نەکە ئەمە سەر کێشەیەەکە
بۆ چونکە وڵات یعنی ئابووری یعنی ئەمنی نیشت ینی ئەمنی قومی ئەمنی سەقفەی وڵاتەکە بریتە لە چی بریتە لە پارێزگاری لە ئەو پارەی کە ئەچێتە دەرەوە بۆچی ئەچێتە دەرەوە بۆچی ئەچێتە دەرەوە کامیل بابەتەکە لەوەیە کە هەرێمی کوردستان ئەڵێ لەبەرەوەی کە بارودۆخی هەرێم لەبەر چاونەگیرا لەبەرەوەی ڕاوێژمان پێنەکرا هەتاکو ئێستا لە هەرێم ئەم سیستمە پێڕۆ ناکرێ و جێبەجێ نەکراوە. ئایا بازرگانان هەتا ئێستا نمونەی واتان هەبووە کە ئەمە بەکار بهێنن ئەم جیاوازی باجی گومرگێ بەکار بهێنن بێن کاڵەکان لە هەرێمی کوردستانەوە داخڵ بکەن و لەوێشەوە بۆ عێراق؟ وای کێشەکە لەوان نییە کە بە ئەمان نەوترابێ ئەگە بەمان نەوترابێ کەوا بوو خەتای حکوومەتی هەرێمی خۆمەنیتایە بۆ خەڵکەکەی خۆشمان ئەو ئابووری ئەمەنە بە قوت نییە هەتا پاش 20 ڕۆژمانی کە دەرەکەوێت کە شت چۆن گرانە بێت. من ئەمە ناکەم بەوەی کە بڵم شت گران بێت و بێت زەجەیەک ئەمە لە لای منەوە نابێ و قەت بڕاشم بۆنیەوە جوهدی کۆمپانیەکانیشمان ئەزانم تقریبا 500 کۆمپانیاین هەمویان هەوڵێکی زۆرن کە هەرزانی بێنە بازارەوە نەگرانی بێنە بازارەوە. ئێمە ئەمانەوێت هەرزانی بێتە بازارەوە. تێگەی خەتای حکوومەتەکانە هەردوو دەسەڵاتە هەم دەسەڵاتی حکوومەتی فدراڵی و دەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ کاتێ لیژنێت کە ئەتانەوێت بۆ نمونە سیاغە یان دەستوری گۆمرشی دابنێن ئەبێ هیچ نەبێت لیژنە بێتە بازارەوە بزانن من موەسەفم معاشەکەم چەنە بەڕێز مامۆستایت ئەوی کە حەماڵە ئەو کاسبە ئەو کرێکارە ئەو بازرگانە ئایا دەرامەتی خەڵک لەسەر ئەوە ئەکرێ بۆ ئێمە لە چیناین کاتێک کە قەرارێکە بێت بڕوان پێ ئەەکەیت یەن ئۆفیس بە ئۆفیس بە لامان ناگەڕن بڵێن ئەڵێن بەڕێزی دەخڵی چەنە کێشە نیە لەگەڵ خواردنە کێشە نیە لەگەڵ ئاوا کێشە نیە لەگەڵ ئەما کێشە نیە حکوومەتیە لەسەر ئەوانە بڕیارە بەخوا لێرە ئەو شتانە هەر لێپرسینەوەی نیە بەس یەک بابەتی تر لێرەیە زۆر گرنگە یەکێک لە ئیمتیازەکانی کاڵاچینیەکان بەرهەمە چینیەکان نرخەکەیەتی هەرزانی نرخەکەی لە هەموو شتێکە ئەوەی کە هاوڵاتیان بابەتێکە خواستیان بۆ ئەو بەرهەمانە زۆرە نرخەکەیەتی ئەی باشە ئەگەر ئەم سیستمە پەیڕۆ بکرێن نرخەکەیان بەرز ئەبێتەوە توانای کێبڕکیان لە بازاڕەکانان لە دەست نایەن بە تایبەتی باسی عێراق هەرێمی کوردستان بکەین. واللهی ئەوە کێشەیە بەس بڕۆ ناکەم بتوان هەتا سەر ئەمە سەر بگرێ ئێمە هیوادارین سەر بگرێ بەس هیوادارین بۆ نمونە چۆن ئەڵێ پێداچوونەوە بە بڕیارەکانە بکرێت لەسەر تعریفەی گومرگەکە ئێمە پێمان خۆشە هەموو خاڵە سنووریەکان بە شێوەیەکی سیستەم بێت پارە بە هەدە نەڕاتە دەرەوە ئەو موادێکەیەت لەژێر چاودێری لیژنەکان نابێت موادەکە بە پێی بەڵگەنامەکان بێتەوە بۆ نمونە سیۆە یان هەر بەڵگەڵنامەیەکە حکومەت داوایەکە بەو یاس بەو ڕێگا بێت ئێمە نامانەیە ئەوە دروست بێت بەس ئەشمانەوێت داواشەکەین کە حکومەتی هەرێم و ئەم حکومەتی فیدراڵی هەردوو لایانی لیژنا دروست کەمسان ئایا خەڵک غیری خۆیان بۆ نمونە بڵێ لەوانی خۆیان تۆزێ ئیمکانەتیان باشە ئەی ئایا خەڵکی چینەکەی کە لە بازاڕایە کرێکارە خەڵکێکی زۆرمان لە ڕێژێری ئەسڵەن کا کامیل پێم وانە هیچ کەسێکیش لەگەڵ سیستمی ئەسیکۆداکە کێشەی هەبێت کە شەفافیە دەهێنێ ئەوەی کە کێشەی دروست کردووە ئەوەیە کە حکوومەتی عێراق باجە گومرگەکانی بەستۆتەوە با سیستمەکەەوە بەڵام شتێک کە لێرەیە زۆر گرنگە وای دائەنین کە هاوردەی عێراق لە چینەوە 130 ببەزێت من زیاتر ناڵێم پێتان وایە لە ماوەی 3 مانگە چ بەشێک و چ کەرتێک لە ئابووری عێراقا ئاستەنگی بۆ دروستە بێ بەهۆی ئەو لە 130 دابەزینەوە؟ واللهی خۆی بەڕێزی فەرموو ئێمە کێشەمان لەگەڵ سیستەمەکان نییە کێشەکە لەگەڵ ئەو گومرگە زۆری کە ئەخرێتە سەر یعنی نەک گومرگ زەریبەکەی کە ئەخرێتە سەری ئەوە کێشەکە ینی ئەوە کێشەکە دروستەکە وڵا هەمووی دروستە بێتە سەری ئیمڕۆ زۆرتر چ کاڵایەک ئەگەر پەکی بکەوێت بەڵێ زۆر فرە چەشناکە ئەگەر پەکی بکەوێت چین کانیەکە بۆ هەموو جیهان وای بێنە بەرچاو چین کانیەکە بۆ هەموو جیهان و هەموو جیهانیش لە چین و ئاوە خوات ئیمڕۆ وای لێ هاتووە ئەوروپاوەتە چەند نانزان بەڕێزی ئاگادار بووی هەفتەیە لەمەوە پێش گەورەترین یەکێتی بازرگانیان پێک نەهێنا لەگەڵ چینە ئەوروپا گەڕانەوە بەلای چی بەلای ڕۆژهەڵاتە ئەیخۆ هەمووی گەڕاوە بۆیە ئێمە کێشەکە لەوای هەموو شتەکان بۆ لەوێتەوە هەموو هەتا بۆ نمونە ئێرانیش گەورەترین کڕیاری موادی چینیە نەک هەر عێراق ئەیخۆ ئێران وڵاتێکی زۆر سناعیشە بەسەر ئابووریەکەی سەوای لاتۆ کامیل ئێستا عێراق تەنها بازارێکی بەکاربەرە بۆ چین پێت وایە ئەم باجە گومرگیانەکە بە تازایی سەپاوە لە چین لە کۆمپانیا چینیەکان بکات بیر لەوە بکەنەوە لێرە بۆ نمونە
کارگەدانن نەک کارگەی پێشکەوت و کارگەی کە تەنها پارچە سەرەتاییەکان سەریەک بکەنەوە وەکو ئەڵێن مۆنتاژی بکەن بابەتە چینیەکان لە هەرێمی کوردستان یاخودنا تەنها بازرگانیەکە کێشەی تەیەکەوێ و هیچی تر هیچ پێشکەوتنێک بۆ هەرێم و بۆ عێراق دروست ناکات. وڵی ئەوش کاتیەوێ بە کێشەکە لەوای هەوە ئێمە لە چی ئەترسی ئێمە لە هەڵاوسانەکە ترسی هەڵاوسانی بۆ من نرخەکانە ترسین یەگەی چونکە هەموو شتێک بە ئێمە پێش هەموو شتێک بیر لەوە بکەینەوە ئایا خەڵک ئەتوانێت تحملی ئەوە کا بۆ نمونە بە ڕێزی فەرموو ئەو پێشنیارە جوانە ئێمە کۆمپانیاکان بێن لێرە تەسیسی شەریکاتەکان کەن معاملەکان جل دروستکان پێڵاو دروست ئەو شتانی کە زۆر پێویستە باشە ئێمە لە عابەمان ناوێت کێشەیەکمانە کەمەی کڕی کۆمەڵەشت هەیە نامانەوە کەمەی کڕی بەس ئەو شتانی کە ڕۆژانە کە خەڵک پێویستێتی با معمەل بێت بەس ئەی چەنی پێچێت ئایا ئەوش کاتێکی زۆر زۆر ئەنجا خەڵکەکەش زۆر بووە و تحملی بازاڕیش ینی تحملیش ناکە ینی ناتو خەڵکیش ناتوانێت بۆسێ ئەوەی کێشەکەیە. باشە کاکامیل ئێوە بازرگانن حتمما باشتر لە من ئاگاتان لێیە لە هەموو وڵاتێک لە هەموو کار و کەسابەتێکە ڕێڕاستەکە و ڕێلا بەلاش هەیە ئایا ئەم بەرزکردنەوەی باجە گومرگیانە بۆتە هۆیەوەی کە بازرگانان بیر لەوە بکەن و کاڵای زیاتر لە ڕێگەی قاچاخەوە هاوردە بکەن لە عێراق با بڵێنیان هەرێمی کوردستان. وڵی قیمەتی نییە ئەو شتە ئەو شتێکی کاتیە بچووکە بۆ ئێمە بەس ئەکرێت واللهی لەوانێ هەتا حدێ بکرێت یعنی هەتا حدێ لە جنوب لەوانێ بکرێت چونکە بۆ ئەوان چۆن باشتەکەی بۆ یعنی شتێکە بێ زۆر وازح بێ بۆ هەموو لایەک بۆچی ئەمە دروست بوو حکوومەتی عێراقی ناحەقی نییە بۆچی ئەمە دروست بوو خۆیان بەشێکیان ئەوانەی کە مەسلحەتیان لەگەڵ ئەم ئیشا بوو پارەیەکی زۆریان تەهریب بکە چوون نادیان بۆ سین بە ڕێگەی حواڵەوە ئەوە ئەم بەزمەی دروست کرد ئەو حواڵە زۆرە ئەمەی دروست کە حکوومەتی عێراقی ئەوێت پارەکەی دەستکەوێتەوە ناحەقی نییە ئێستا من قەرزاری تۆم بەڕێزی داوام لێک ئەبێ من قەرزەکە بۆ بمەتەوە باشە من قەرزەکەم ئەیکۆ داهاتەکەم ئەیکۆ داهاتی ئەو پارە حکوومەتی عێراقی بە یاسا داوای لێک ئەڵێ تۆ ئەو پارە ئەبێتە دەرەوە ئەبێ ئەمە نەباز بیت ئەیکۆ باجەکە باجەکە نەگەڕاتوە کە سەیری داتاکان یانگەی باجەکە نەگەڕاتوە بە حکوومەتی عێراقی بە حکوومەتی عێراقی ناحەقی نییە هەدەرەکەش چییە لە زاخۆ هەتا بەسڕ هەموو یەگرێتەوە هەمومان ئەگرێتەوە ئەمە کێشەکەیە. سپاس کامیل ئەحمەد بەرپرسی پەیوەندیەک بازرگانیەکانی کۆمپانیا عێراقیەکان کە لە ستۆدیۆ لەگەڵ ماڵ بۆ زانیاریەکانتان.